محمد سڵاوت لێبێت و کاتت باش. محمد گەر بۆمان باز بکەی. سپاس دەکەم. گەر بۆمان باس بکەی ئەتوو چی ئەفرۆشی زیاتر؟ والله حەچی لێ پرسی ئەو ئەفرۆشم. ئەوە بەرسیجی هەسپیە. بەڵێ. بەبە کورتانی واکەن و جوانم ڕێک و پێ بخاوێ. بەڵێ. ئێستا خواستی لەسەرەوە پێشتر ئەمبەریان ئێستاش هەرە بەنەوانە. ئەدی نمونە ئەوانەی ئەسپ و گوێ درێژی ئەو کورتانەکان. ئەوەی هەسپیا مەهاباتینە. بەڵێ. سعریان کو ئەوانە؟ سعریان 50,000 600. جیاوازیان هەیە دەگەوی گوێ درێژی لە سعری؟ گوێ درێژی 30,000 و 35,000 نادەنەویش. ئەوەی سعری جودا زیاترە لەی دیکە چونکی درومانەکەی جودا. ئەوها هەرزانترە. بازار کۆ بازار بەگشتی؟ بازار وەڵا بازار هات بەخۆ ئی غەریبە. باشە مام ئەحمەد پێشتر چەند دوکان لێرە هەبوو ئێستا چەند دوکان شتی ئاژەڵی ئەفرۆشن؟ پێشای هەشتی لێبوون هەشتکان بوون. بەڵێ. بەو عارشوە بەڕاناگەنی بۆوە کورتان و کەلوپەلی گیری. ئەلعانەکە بە چار ڕۆژە کورتارێک دافرۆشیان. هەر ئەتوش دوکانتمایە لێرە؟ ئەرێ وەڵا بەس ئەمنێمان. ئەوانە چی پێ دەڵێن ئەوانە؟ ئەوە مۆرینە دەبەر یەکە. ئەها دەبە هەسپی دەبە چێرەی. ئەدی ئەوانە چین ئەوانە؟ ئەوانەش هەرێکی بەلا ڕوومەتە چیلواکەن بە ڕێشمێ ئەو دەنگەی دێلۆ مار و مریل و هەموو شتە چیلۆ ڕۆینێ خۆی. مام ئەحمەد ئەدی ئەوانە چینەوانە؟ ئەوەی چێرە. ئەوە لۆچی بەکاردێ؟ هەسپی. لۆچی بەکاردێ؟ ڕێشمێ وەسەری دێخی. ڕاستی وەسە دێخی و هاڵانە بەو نەوعی وەسەری دێخی. باش ئەدی ئەوانە چین ئەوانە چی پێ دەڵێن ئەوانە؟ ئەوە نارە. بەڵێ ئەوە نارە ئاسنە؟ ناری بە پێیتی. ئەوانە سعریان کۆوانە؟ بەبەری پەیوانەی بزماری شێت لێ ئەدەی یەک بەوی دەرەچی. گەلۆن باز بکەی ئەوانە چی؟ ئەوانە دەبە نێریاکەن ئەوانە. ئەوە زیاتر لۆچی بەکاردێ ئەوە لۆچی بەکاردێنن شوانکارەکان ئەوانی مەڕدار لۆچی بەکاردێنن ئەوەی دەبە نێریەکەن شەوێ بینی خەویاڵێکەتی حیوانە ڕوالۆ چای بەو هەیە ئەبینی تۆ بە تاریکە شەوێ. زۆرێک لە شوانکاران گۆپاڵش بەکاردێنن ئەتو گۆپاڵت هەیە؟ گۆپار بەڵێ گۆپار ئەو نەوع هەیە ئیشواناشەیە ئەوە. بەڵێ ئەوە چنەوەش بێرن ئەو لە چدارەشی دروست کرایەوە؟ ئەوە کنێرە. بەڵێ کنێرە ئەمما جایی جوان نییە گەلک. باش مام حاجی باسی ئەوم لۆ بکە ئەوە پێشتر دروستە کرا بەدەستی ئەو کۆدارە ئەوەی پێ هەرەکەی بەباری. مام حاجی با دوان پرسیارمەوە بیت لە بازاری ڕازی ئێستا چەند ساڵاتی دوکە ئەن تێ بازار چ زەمان لەو زەمانەی خۆشترینە. ئی بە تێر و تەسەر و ئی بە معاش و تێگەیشتی نارێ کوڕت بینە بە عەسکەر بیت و ئەولا و ئیملا و فران و فران. وەزعەکە زۆری خۆشە گەخوا لێ ڕابگری. باش دەستەکانت خۆش بە مام حاجی. خدا موفقت کار زۆر ممنون. بەخێر بێ سەر چاوی برای عەزیز یاخوا بەخێر هەردوو چاو. زۆر سپاس مام حاجی یەکێکە لەو کەسانەی کە زیاتر زۆر سپاس زۆر سپاس زیاتر لە 20 ساڵە کاری فرۆشتنی کەلوپەلی ئاژەڵداریان دەکات و واوکات باس لە جۆرەکانی تەواوی ئەو کەلوپەلانە دەکات و دەڵێت خواست لەسەر ئەو شتومەکە کەم بۆتەوە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو.